بەناوی خۆی گەورە ناوم ڕێزدار جەلال محەممەدە لە کۆلێژی سەڵاحەدینی ئەیوبی سەر بە کۆلێژەکانی یونایتد ساینس توانیم پلی حەوتەم بەدەستبێنم لەسەر ئاستی هەرێم. زۆر سپاسی خێزانەکەمەکەم و سپاسی دایک و باوکمەکەم، پاشان سپاسی هەموو مامۆستاکانمەکەم کە زۆر هیلاک بوون لەگەڵمدا. هەر کاتی پرسیارە شتێکم هەبوو بێت بە باشترین شێوە جوابیان داومەتەوە و زۆر پرۆگرامی باشیان بۆ دانابووین لە کاتی داوامدا. بۆ نمونە پرۆگرامی باڵ کە هەفتانە هاتینەوە چیمان خوێند بێت هاتین پرسیارمان حەل دەکرد یاخود لە بابەتی تێنەگەشتینایە بۆیان دووبارە ئەکردینەوە کە ئەمە زۆر سوودی هەبوو بۆمان و تاقیکردنەوەی مۆکمانە بوو کە ئەوە زۆر سوودی هەبوو لەسەر ئاستی هەر سێ کۆلێژەکە کە ئیمتیحانمانە کرد هەر جارە و کۆمەڵی مامۆستای بەڕێز دایانەنا کە ئەمە زۆر سوودی هەبوو چکە فێری پرسیاری مامۆستای تر ئەبوون و هەروەها پرۆگرامی زیرۆمستەی کە ئەویش لە بۆ کاتی ئیزنەکە چەندین پرسیارمان حل کرد، نزیکی 10,000 پرسیارمان حل کرد لە هەموو بابەتەکان لە هەموو شێوازێ پرسیاری تیا بوو کە ئەوە زۆر سوودی هەبوو بۆ ئێمە. من وەکو خۆم لە هاوینەکەیدا 4 دەرسم کرد، فیزیا و بیرکاری و کیمیا و عەرەبیم کرد. هاوینەکەی زۆر گرنگە، ئەتوانم بڵێم بناغەیە بۆ پۆلی 6 و کاتی دەوامیش پێویستە هەموو ڕۆژە تۆ سعی بکەی، یعنی هیچ ڕۆژە بەسەردا تێنەپەڕێکە بەبێ سعی بەجێ بهێڵی و لە کۆتایی هەفتەکەدا مراجعەی ئەو دەرسانی کە خوێندوتە لە هەفتەکەیە بیکەیتەوە کە ئەوە زۆر گرنگە. خۆم زۆر سوودم لێ بینیوە.